كوابو لم اشتكرتوا كباسم كرم قناغ مراحلاني پیغمبر صلى الله عليه وسلم تاك بو بكو ملغا بو بالدولة بو بشارستانيتي ام بينج قناغا يعني ام بينج الركنة اگر بسردمي اما اسا زاراوكر شرح كينوكو كوناسي سياسي الين چي الين يكمن شتيك بريتيا لدرزبوني زمين سازية كبنما فكرة كان اقرأتوخ زمين سازي بو بنا فكرة كان كقناعت بخلچيكن كبينا سمان بو مفردكاني گردون و ژیان و مرۆڤ ڕاستە ئێمە پێناسەیەکی گردونەکەین کە لەگەڵ سیفەتی گردونیە یەکەگرێت ئەگەر چی خەڵکیش باوەڕمان پێ نەکەن بۆ نمونەیەمە کە وەسفی مەلائیکەت دەکەین لەبەرەوەی لە ڕێگایەکی ڕاستگۆ پێمان گەیشتووە کە مەلائیکەت چین بەڵامێکێکی مارکسی ئەسڵەن ڕای بە مەلائیکەت نییە ئێمە پێمان وایە لە قەناعەتمانە چەسپیوە کە مەلائیکەت هەن لە نور دروست کراون بەو شێوانن کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام باسی کرد کەوا بوو پێناسەکانی تری گردون و ژیان و مرۆڤ ئێمە لە بنەما فیکرەکانمانەوە قەناعەتمان پێگەیشتووە کە بە وەحی خوایی ئەم پێناسانەمان بۆ هاتووە ئەمە زەمینە فیکرێکی چەند لەمەیە ماندووبین کەمە بەڵام ئەم زەمینە فیکریە نابێ وا لێ بکەین وەکو کابرای یەکگرتوو لە بانگەوازێکی ئەخلاقانیە بوەستێ بەڵام لە سیاسەتیشە دوورکەوینەوە لە سیاسەتە شەرعیەکە بڕوا بۆ سیاسەتێکی عەلەمانی ئەبێت گشتگیرانە تەماشای ئەم زەمینە فکریە بکەین و بزانین ئەم زەمینە فکریە داواکاریەکانی چییە یەکەمین داواکاری زەمینە فکرێکە ئەوەیە چۆن خیتابێکی سیاسی لێ دروستەکەی زەمینەیەکی فکریت هەیە پێناسەی گردون و ژیان و ئینسانت کردووە ململانەیەکە ئەمانەت هەمووی بۆ ڕوون بۆ تۆ ئەنجا دێی باسی ئەوەکی خیتابی سیاسی چییە خیتابی سیاسی خۆی چیەگرێتەوە فرەدی دیمان چەند بڕوامان بە سنووری خۆمان و خەڵکی تر هەیە خەڵک بەلامان و کافری محاربن یان مسالمن هەڵوێستمان لە هەر یەکێک لەمانە چییە سنووری کە سنووری ئەو دەست پێەکە سنوورێکی فکریە سنوورێکی سیاسیە سنوورێکی قیەمە سنووری هەر شتێکی تر بێ کە دروستە بێ ئەبێ حساب بۆ ئەو بکەین کە ئەو سنوورە ئەویش پارێزراو بێ یەکەمین شتێک کە داوامان لێ کرێ ئەوەیە کاکە ئێوە لە خیتابی سیاسیتانە چۆن فرەدیدی قبوڵەکەن ئێوە لە ناو خۆتانە سەلەفی خەلەفی قبول نییە سۆفی سەلەفی قبول نییە سەلەفی کۆمەڵی قبول نییە کۆمەڵ جیهادی قبول نییە یەکگرتو سەلەفی قبول نییە و هەروەها ئەی باشە چۆن ئەتوانن لەم چوارچێوەیەش دەرچن بۆ ئەوەی کە کابرایکی کافرتان پێ خەڵکە لەمە پرسێت لەبەرەوە ئێمە بێت لەم زەمینە فکریەی خۆمانەوە بە ئایەت و حەدیث بگەینە ئەوەی کە هەڵوێستێکمان بۆ دروست بکە کە ئەمە هەڵوێستێکی شەرعیە و نابێت لەمە لادەین ئەمە فرەدیدی پێوت ئەنجا لە خیتابی سیاسیمانە پێکەوەنانی دەسەڵاتی سیاسی و شەرعیەتیەکەی چۆن دروست دەبێت ئێمە بەچی ئەڵین دەسەڵاتی سیاسی شەرعی کەی ئەم دەسەڵاتە ئەبێ بە شەرعی ئەمە پێویست بووە کە ناوچەکان پۆلێنکەین بۆ دارالئیسلام و دارالکوفر دەسەڵاتەکان پۆلێنکەین بۆ جاهیلیەت و بۆ ئیسلامیەت ئەفەحوکمە الجاهیلیەتی یەبغون کەوادام کەمادام خۆی گەورە باسی حکمی جاهیلیەتی ژەکاکەوە بۆ حکمێک بەرامبەری هەیە کە حکمی ئیسلامیە و نابێت لەو نێوانەیە حکمێکی جاهیلی ئیسلامی هەبێت یعنی مشتەرەک هەبێت لەو بینێ چکۆ نیفاقە وممکن نیە هەردووکیشی قبول ببێ پێکەوەنانی دەسەڵاتی سیاسی لە ناوچەیەکە چۆنە بێ خەڵکەوەمان پێڵە لە ئێوە باشە ئەو پەرلەمان و انتخابات و کاکەوە نیە ئیسلامەکانیش هەن ئەی ئێوە بۆچی ئەوتان قبول نییە ئەوێ قبولتان بێ وەش بڕۆنەوە عەریزەیەک بدەن وەزارەتی ناوخۆ بڵێن ئێمەش حیزب تەشکیلەکەین و حیزبێک بۆ خەتان تەشکیلکەن و بڵێن ئەوە حیزبی کرێکارە و فەرم ئایا ئاوا دروستە بێتە دەسەڵاتی سیاسی شەرعی خەڵک ئینجا لێمانە پرسێڵە پەرلەمان و یاسەداڕشتن
ئێوە ئەم پەرلەمانە ئەهێڵنەوە یاننا وەک بیناکەی ئەهێڵنەوە وەکو سیستمەکەی ئەهێڵنەوە وەکو شێوەی انتخابات و تعلیماتی انتخابات ئەهێڵنەوە خۆتان شتی تردا ئەڕێژن یا لەگەڵ ڕەوتی عامی جیهانە ئەگونجێن چی ئەمەش پێویستی بەوە کە ئێمە وەڵامان بۆ ئەمە هەبێت بۆ شێوەی یاسا داڕشتن چۆن مەرجعیەتی باڵا چییە کە داوەری کێشە فکرەکانمانەکە یا کێشە سیاسیەکانمانەکە یا کێشە دەستوریەکانمانەکە ئەگەر ئێمە لە ناو پەرلەمانە اختلافاتێکمان کەوتە نێوانەوە پێمان حەل نەکراو بە چەند جەلسە و ڕئیس جەلسە نەیتوانی و ڕئیسی پەرلەمان نەیتوانی حەسمیکە خۆ بێ بۆ نمونە اختلافێکی گەورەیە لە نێوانی حکوومەت و پەرلەمان ناتوانێت بە بڕگەیەکی یاسایی حکوومەت حەلکە حکوومەت تەمەڕوودی کردووە بە قسەی پەرلەمان ناکە جیهەتێک لەم بەینە ئەبێ داوەریەکە بکە ئەگەر بڕین داوەرێکە ببینەوە لای مەسعود بەرزانی باعتیبار سەرۆکی هەرێمە ئێویش بەلای نێچیروانە داعشکێن لەبەرەوەی لە خێزانێکن لە حیزبێکن بەرەبابێکن فەرقەکە نایداتەوە دەست پەرلەمان بۆ حەسمکردنی کەوا بووە بێ ئێمە مەرجعیەتێکی شەبێ بڵێن باشە ئەنجا داوەری بردنەوە بۆ لای هەر کەسێک کە هەیە بەپێی چی حکوممانەکە لەم وڵاتە لە نەرویجا هەر بڕگەیەکی یاسایی ئەگەر نەما ئەڵێن مەرجعیەتی قانون جارنامەی مافی مرۆڤ کە لە ساڵی 1948 کراوە بە پێی بڕگەی مافی مرۆڤ دێنەوە پێش ئەگەر لە وڵاتەیە بڕگەیەک نەبوو لە دادگایەکە احتیمالی بکرێت سەر بەرامبەرەکە یەکسەر دیفاعکاتەوە لە خۆی بە بڕگەی مافی مرۆڤ ئێمە لە کوردستانە کە بمانەوە دەسەڵاتی سیاسیەکە هەبێ و خیتابی سیاسیمان لێمان بپرسن ئەڵێن کاکە ئێوە مەرجعیەتی باڵاکەتان چییە ئێوە کەڵن ئیسلامین ئێوەڵن مسلمانین مەرجعیەتەکەتان چییە بێ وکات ئێمە حتمەن ئەڵێن ئیسلامە ئەنجا کە ئەڵێن ئیسلامە بێت تیانگەێنین مەرجعیەت یعنی چی و ئیسلامەکەش بەو شێوەی کە لی تێگەیشتوین مەسادرەکەشی چۆنە و هەروەها یاساداڕژنەکەشی چۆن دیسان لە خیتابی سیاسیمان پێویستی بەوەکە کە دادگای دەستوری دابمەزن بۆ حەسمی خلافەکان هەر کێشەیە کە لە وڵاتە دیموکراسیەکانە دروستە بێ هەتا لە وڵاتانی تریشکە نیمچە دیموکراسیەکی شنۆکو مالیزیا و تورکیا و کۆیت و ئەوانەش کە دروستە بێ اختلافی گەورە ئەگەڕێتەوە سەر دادگای دەستوری دادگایکی باڵا هەیە پێوترە دادگای دەستوری کەسانەگەی بن بەڕێوە بۆ نمونە لەوانێ هەموو یەکی 30 ساڵ وێلانی کەم قازی بوو بن گەشتونەتە ئەو پلێ علاقیان بەسەر حیزبایەتیەوە نیە مستەقلن و بەپێی ئەو یاسا و ڕێسانی لە بەردەستیانە هەیە ئەگەر نەبوو بە قەراراتی خۆیان حەسمی بڵێن ناوکۆیی نێوان ڕاجیاوازەکانەکە ئەمە ئێمە لە کوردستانە شتیوان نییە حەسم هەمووی لای پارتی وێچێتیە لە ئیتیفاقی جەناب تاڵەبانی و مەسعود بەرزانیە لە ئیتیفاقی خۆیانەوە بەشکردنی پارێ بەشکردنی ئەرزە سنووردانانە سیاسەتدانانە علاقات بەستنە شت فرۆشتنە شتکڕینە زیندانکردنە ماف پێشێلکردنە ئیتر هەرچی شتێک بکەنەوە خۆیان حساب وەکو ڕئیسی دوو حیزبیشێکە هەموو ئەو دەستگایانەش کە دروستە بێ هیچ نیار دەستگایکی پلاستیکیە و بۆ پێکەنینیان بۆ گاڵتەکردن بە عەقڵی خەڵکی کە بۆی وا تێبگەن کە ئەمە وەکو شوێنانی تر دەستگای کەوابوو ئێمە وەکو ئەهلی ئیسلام سیاست چۆنە بینین پێش هەموو شتێک زەمینە سازی بنەما فکرەکانمانەکەین کە قەناعەت بە خەڵکی بکە کە پێناسەمان بۆ مفرداتەکانی گردوون و ژیان و مرۆڤ ڕاستن ئەم زەمینەیە کە تەخت بوو ئەنجا کۆشکەکانی لەسەر دروستەکەین کۆشکی یەکەم خیتابی سیاسی کە فرەدی دێگرێتەوە پێکۆنانی دەسەڵاتی سیاسیەگرێتەوە مەرجعیەتی باڵاگرێتەوە پەرلەمان و یاسەداڕشتنەگرێتەوە ئەنجا دادگای دەستوریەگرێتەوە ئەمانە دەرچەی دووهەم بەرهەمی دووهەم کۆشکی دووهەم کە لەسەر ئەو زەمینە فکرێ دروستە بێتەوە کۆمەڵکاریە بەرنامەی پەروەردەی تاکەکانمان چییە و چۆنە ئێمە چۆن تاک ئاڕاستاکەین وازانم هەموو جەماعەتە ئیسلامیەکان لەمای زۆر دەوڵەمەند هیچ جیهەتێکی علمانی لە شەرق و غەربا ناتوانێت بگاتە ئاستی پەروەردەکردنی ئەفرادی مسلمان لە حیزبی ئیسلامی چکەم حیزبی ئیسلامیە ئیسلامەکە کە ئەگەێنێتەوە بە تاکەکانی خۆی دید و تێڕوانی نەفەلسەفەکەی هەموو تێگەێنێ وەکو غەیب و مەشهود خالق و مەخلوق و ڕەفتاری ئەم عەبدە بە معبودی خۆیەوە وەرگرتنی ئەم دینە لە ڕێگای وەحیەوە قبولبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێشەوای مەعسووم
وەرگرتنی قورآن و سنت داڕشتنی ئەخلاقی خۆی لەسەر ئەخلاقی ئەو یاوەرانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیناسازی خێزانی خۆی لەسەر ئەساسی ئەو شریعەتە پەیوەندیەکانی نێوان خۆی و ئەو قیەمەی دایە ڕێژێ لەسەر ئەساسی شریعەتەکەی محەممەد عليه الصلاة والسلام لێرە هەموو حیزبێک بەرنامەیەکی پەروەردەکاری هەیە بۆ تاکەکانی ئێمەش پێویستە بەرنامەیەکی تۆکمەمان هەبێ بۆ پەروەردەکردنی ئەم گەنج بۆ نمونە الآداب الإسلامية خوێنن الأخلاق الإسلامية خوێنین یا منهاج المسلمی أبو بكر الجزائري خوێنین شتێک لە مابەتە ئەبێ لە بەردەستە هەبێت تۆ پێی بڵێ بەمە بەم کتێبە بەم مەجموعە کتێبە من ئاڕاستەی تاکەکان مەکەم بۆی هەمویان دید و تێڕوانینیان بەرامبەر سەخاوەت و ئازایەتی و جوامێری و شەهامەت و ئەمانە وەکو یەک بێت هەمویان دید و تێڕوانینیان بەرامبەر ترسنۆکی و بەخیلی و چاوچنۆکی و قورچۆکی وەکو یەک هەمویان هەستی مەسئولێتیان لە قیامەتە وەکو یەک بێ یا عەلە لەقەل بەوەندەی کە دینداریان چەندە ئەو هەستی مەسئولێتیان تیا دروست ببێت ئەبەمانە تۆ بەرنامەی پەروەردەی تاکەکانت هەیە ئەنجا هەر لەم کۆمەڵکاریەوە پەیکەری ئیداری و ماف و ئەرک و دەسەڵاتت هەیە تۆ ئەگەر وەکو حیزب حرەکەت دەکەی باش ئەگەر حیزب بە پێناسە غەربیەکەش نێ بە پێناسەی شەرقیش بێ باشەوە تۆ حیزبەکە دروست کرد وەکو یەکگرتو تۆ ئەبێ پەیکەرە ئیداریەکەت واضح و ڕۆشن بێ لە بەرچاوی ئەندامەکە ماف و ئەرک و دەسەڵاتی سەرکردایەتیەکەت چۆن هەڵبژێراوە پەیوەندی نێوان ئەوانی ترچی ئەگەر ناو کۆی کەوتە نێوانەوە چێ حەسمیەک مەرجعیەتی دەسەڵاتی کۆمەڵگەکە چییە ئەگەر هاتوو لەناو ئەم حیزبەیە باڵ دروست بوو باڵەکان اختلافاتی نێوانی خۆیان چۆن حەلەکەن ئەنجا ئەم حیزبە مەسئولە لە دروستکردنی قیەمی کۆمەڵایەتی لەناو خودی خۆیان پاشان لەناو کۆمەڵگەکەیە ئەبێ یەکگرتوو قیەمێک عکس کاتەوە یا کۆمەڵی ئیسلامی قیەمێک عکس کاتەوە یا ئێمە قیەمێک عکسکەینەوە لە نێو خۆمانە بۆ ئەوی پەیوەندی کۆمەڵایەتیمان چەندە بەیەکەوە شادی و شینمان چەند زۆرە نەفەقە و هاتوچۆکردن و ئەمانەمان بە خەمبوونی یەکتریەوە چەند زۆر لەسەرکردنەوەی یەکتریمان چەند زۆر ئەم قیەمە کۆمەڵایەتی کە دروستیەکەین لەگەڵ بنەما فیکرەکانمان لەگەڵ خێتابە سیاسیەکانمان بەشدارن لە تەربیەتی تاک و کۆی خۆمانە ئێمە ئەگەر بمانەوێت ڕەوتەکەمان تۆکمەتر بێ ئەبێ زەمینە سازیەکەمان زۆر وردەکارانە داڕێژی ئەو کتێبی جیهان بینیە وا ئەزانم بەلایەنی کەمەوە بێ هەموو کەسێ لە 180 بزانێت چییە بۆی بزانین زەمینە فکرەکەی کە ئیشی لەسەرەکەین چی ئێمە لەوە ئەچین دراسی عەقیدەکەین لەویا باسەکرێت کە عەقیدە چەند مهمە لەویا باسەکرێت کە عیبادەت چەند مهمە لەویا باسەکرێت کە ئیمان هێنان چەند مهمە شریعەتیش چەند مهمە پابەندبوون بە عەقیدە و عیبادەت و شریعەت و دروست نەکردنی شرک لەو سێ مەیدانەیە ئەوەمان لەلا بەقیمە دەکات کە بەم دینەوە چۆن یەکەگرین مەفهوممان تێگەیشتنمان حاڵیبوونمان لە دینەکە پێناسەی دینەکە چەند لە مێشکمانە چەسپیوە شتێکی زۆر جەوهەری مهمە چونکە تاکەکان ئەنجا وەکو یەک بیرەکەنەوە پەیوەندیشیان لەسەر ئەساسی دینەکە دروستە بێ وەرائیان بۆ خۆ پێغەمبەری خۆ مسلمانان دروستە ئەنجا ئەتوانن بە دینەکەەوە حرەکەتکەن بە کۆمەڵکاری ئەمە نقطەی جەوهەریە کە ئەمەش لە زەمینە سازیەکەەوە دێ بۆیە بەڕاستی برایانی بەڕێزم زەمینە سازیەکەمان حتا تۆکمەتر بین لە تێگەیشتنی زەمینە سازیەکە ئێمە چۆن تۆکمەتریشە بین کە لە زەمینە سازیەکەمان باشتر تێگەین لە فیکرەکانمان تێگەین ئەنجا خیتابێکی سیاسیمان هەیە بۆ خەڵکیی تری دەرەوەی خۆمان ئەوە باسی بکەین لە ناو خۆمانە کۆمەڵکاریەکی پتەوی بەهێز لەسەر احترام لەسەر ماف لەسەر دەسەڵات لەسەر ئەرک دروست بوو بێ بە ڕۆشنی ئەگەر ناکۆچیمان کەوتنێوان چۆن حەلیەکەین